ثاني شكارية. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دكتوري زيرك توجري سركوتو دنگو باستان توسين كاكتور جان بخير بياخ واسر دوسامه كاكتور جانوي راسي بخود اگداري الحمد لله كوملك توجيني زور ما كردوه امجارا بيمان خوشه وقول لم جست جورو ام دنيا زبلاحه بيمان خوشه جنابه بارتك ما بقول شركه تشوين توجيني ولا سرفين زور باش بەشێکی لاشەتان پیشان بم کە بەشێکی زۆر بچکۆلەیە نهێنەکانیشی زۆرن تا ئێستاکەنەش علم بەشێکی زۆر کەم نەبێ و ما ئودیتم من العلم إلا قەلیلا لەو شوێنە کەشفی نەکردووە بۆیە حەزەکەم ئینشاءالله جەنابتان بە چڕوپڕی لەسەر ئەو بابەتە ئیشکەن بۆ ئەوەی کە ژیانتانی لەسەر دانێن ئەوە لە ئێستا و نەڵێن گەنجین و هێشتا بەدەممانەوە ماوە نەخێر ژیانتان تاوە بێ توێژینەوە لەسەر ئەم بابەتە تاوا نابێت لەوانەیە ئیساکەنە جەنابتان بڵێن باسی چیمان بووە کە کاکتۆر باش یەک بەشی بچکۆلەتان بۆکەم لێرانەیە کە پێوتێ هایپۆثەلەمەس لەو چێ ناویتان بیستوی الحەمدلله وەکو توێژینەوە لەگەڵ یا قاڵ ببن بەڵام ئەوەی کە من ئەمەوێ لێرانەیە باسی کەم ئەوەیە کە ئەم ژێرلانکە ئەوەی کە پێوتێ ژێرلانک ئەم ئەندامە بچکۆلەیە لەو حەجمە بچکۆلەیەیە بە 4 گرام چی ئەکا لە ئینسان یعنی بەڕاستی غەرایب و عەجایبی دنیا ئەگەر قەول بێ هەبێ ئەلێرانەیە ئەگەر جەنابتان بیبین ئەلێرانەیە حەزەکەم وەکو تەشریحی ژۆکو توێکاری شوێنەکەیتان پیشان بم ئەلێرانەیە بالضبط بەسەر بەقەدەر نوکی قەڵەمەکەم زۆر لەوەش چووکدرێ کە تۆ تەسەووریەکەی زۆر شوێنێکی بچکۆلەیە بەڵام ئیشەکانی گەورن یعنی ئیشەکانی وەکوڵێ ئەلێ لە قەرخۆی نین ئیشەکانی زۆر لەوە گەورەترن کە تەسەوورێکی تۆ تەسەوورەکەی ئەم شوێنە ئیشی چییە؟ یەکەم خەوی ئینسان ڕێکەخە دووەم ئیشتیها و خواردنی ئینسان ڕێکەخە سێم ئەو ترشۆڵەکانی کە لە مەعیدەوە دەرەچن ئەم ئەلێرەوە لەم بەرزیەوە ڕێکەخە هەر ئەم بەشە بچکۆلەیە خۆی توێنێتی ئینسان ڕێکەخە ئەمە شتێکی تیا پێوتێ تێرمۆستەیت گەرمی لاشە ڕائەگرێ تەسەورەکەن هەر ئەم بەشە پەیوەندی هەبێ بە لێدانی دڵ و بە فشاری خوێنی ئینسانەوە تەسەورەکەن هەر ئەلێرانەیە شلەکانی لاشە ڕێ بخرێتەوە تەسەورەکەن هەر ئەم بەشە بەشێکی تایبەتی تیا بێ بە حەز و بە ئارەزوو حتا بە ڕەگەزی ئینسان بە سێکسی ئینسان بیرتان بۆ ئەوە چێکە شتێکی ئاوا بچووک زاکیرە و فێربوون ئەوەی کە خۆیان پێڵێن لێرنینگ هەر ئەلێرانەوە مودی ئینسان ئەوەی کە ئینسان دڵی خۆشە دڵی ناخۆشە ئەوەی کە ئینسان پێ وترێ سیکنس بیهیڤیەر وەک ئینسان بێتاقەتم بەخوا تاقەتی هیچم نییە ئەلێرەوە یعنی چ دکتۆرێک مێشکی بۆ ئەوە چێ کە نەخۆشیە بچێ بۆ لای بڵێ وڵا دکتۆر ئیشتیهام نییە و بێتاقەتم و تام هەیە بڵێ وڵا لەوانەیە لە هایپۆتەلەمەسەوە بێ ئەسڵەن ئەوە کەم تووشی نەخۆشیە بێ الحەمدوللیلا چونکە باوەڕم پێ بکە هیچ کەسێک نییە عەقڵی بۆ ئەو شوێنە بچێ کە ئەمە تووشی نەخۆشی بێ خوای گەورە شوێنێکی وایە پاراستوێتی کە تووشی هیچ نەبێت بۆیە وردەکاری ئەم خەڵقا وردەکاری ئەم بەشەوەرەت و ئەو بێنە بە چاوی خۆت ئەم 4 گرامە لە لەشە بێتەوە چی بێت؟ ئەم 4 گرامە ئەو هەموو کارە ئەکات ئەمەی تا ئێستا کەشف بوو ئەمەیە جا ئەوەی کە وەما خوفی ئەعظەم ئەوەی کە لە پشتەوەیە هێشتا نەزانراوە ئەمە گەورەترە من ئەمێ جەنابتان بەم عەقڵە گەورانی خۆتان وردەوردە بەدوێ ئەمانەیە بچن بزانن چیتر هەیە ئەگەر خۆشتان تەواو بوون ئەم پەیامە بەرن دەست مناڵەکانتان بڵێن باوکتان لەسەر ئەوە وفاتی کرد ئێمە وازمان لێ نیە وازی لێ نێن وەسێت بەویش بۆی وەسێت بۆ مناڵەکەی کە حتا قیامەت دێ خەریکی ئەمە بین وەچە دوای وەچەمان ئەمە کۆتایی نایەت سر و نهێنیە ئەمە عەجیبە سبحان الله یعنی ئەم بەشە تەسەوورەکەن کۆمەڵی هۆرمۆن دەرکات یعنی هۆرمۆنی گەشەی ئینسان ئەوەی کە دایکەکە لە دوکتۆر جەواڵا مناڵەکەم گەورە نابێ ئەوە شەکە ئەم کۆنتڕۆڵێکە هۆرمۆنی گەشە لێرەوە دەستپێکە کە پێوترێ گرۆث هۆرمۆن ریلیزین هۆرمۆن وانە ئەوەی کە ئێستاکەنە غودە ڕێکەخە ئەم یەکەم سلفە کە غودە ڕێکەخە کە تیەسێکی لاشە ڕێکەخە ئەلێرۆ ڕێکەخرێ دوای بە سیستەمەکەی تر و بە فتەری تراتەیە پەڕێن ئێوە تەسەورەکەن هۆرمۆنی
گەشە و باڵاکردنی ئینسان نا هۆرمۆنی گەورەبوونی ئینسانەوەی کە پێڵێن کەسێ باڵغ بووە بۆ بە پیاو یعنی هۆکارەکانی و ڕێکارەکانی گۆڕێ تەسەورەکەن هەر لێرە و دەست